درەنگانێکی شەوی شاری سلەیمانیە پلەکانی گەرما توانم بڵێم تا 20 دقە پێش ئێستا نزیک ناقز 10 پلەی سیلیزی بوو. بەرنامەی ئەم جارەمان و دیاردەی ئەم جارەمان ئەو ئازارەیە کە ڕۆژانە هەمومان بەریەکەوین. ینی کەم کەسمان هەیە ڕۆژانە بەر ئازاری تەقەی ئەو جامە نەکەوین کە مناڵێکی جوانی چاوگەش لە جامەکەمان ئەیا و بە شێوەی جۆراوجۆر پارەیەوێت. ڕاستە ڕەنگە چەپچێ گوڵی پێبێ، ڕەنگە بنێشتی پێبێ، ڕەنگە چی پێبێ چی پێبێ، بەڵام لە کۆتاییە ئەم مناڵە بە جۆرێک لە جۆرەکان سواڵی پێکرێت. هەمومان کەوتوینەتە دووریانێکەوە. ڕێیان ئەوەیە کە پێمان وایە ئەم مناڵە فعلەن کەسێکە و محتاجە و پێویستی بە پارەیە و کە سوکاری بە محتاجی ئەیخەنە ژێر ناقز 10 پلەوە و کاسپیان بۆ بکات. بە جۆرێکی تر دیوێکی تر هەیە ئەوەیە کە ئەم مناڵانە لەلایەن کۆمەڵێ باند و تیمۆ بەکارێت. من پێم باش بوو سەرەتای بەرنامەکە بە ئازاری ئەو مناڵانە دەست پێ بکەین کە ئێمە یەکێکین لە لێچێک لە ترافیکانی شاری سلەیمانی وەستاوین. ئەمە یەکێک لەو مناڵە ئەزیزانە وەرگرم چیرۆکەکانیمان بۆ باس کات بزانین ئایا ئەمە بەکارێت، ئایا ئەمە گروپن، بەڵام بە هەر جۆرێک بێ لە جۆرەکان ئەو مناڵە قوربانیە، بە هەر جۆرێک بێ لە جۆرەکان بەکار بێندێت و بەڕاستی محتاج بێ ئەم مناڵە قوربانیە. بابزانین ئەم قوربانیانە چییە؟ بفەرمون. تۆ بۆ ئیشەکەی لەسەر ئەم جادەیە؟ وەڵای ئیشەکەم بۆ باوکم دایک. ئیشەکەی بۆ باوکو دایکە؟ بەڵێ. باشە بۆچی ئەی باوکو دایکە بۆ خۆیان ئیش ناکەن؟ وەڵای باوکم لە ماڵەوەیە دایکم ئیش ناکە. دایکە ئیش ناکە. باشە باوکی لەشی ساغە مەریض نییە، نەخۆش نییە؟ خەڵکی چووی تۆ؟ ئیش هەکە بەس ئەمڕۆ نیو تۆ زمانەکەت کوردیەکی باش نییە. خەڵکی چووی تۆ؟ سەلاحەدین. سەلاحەدین. چەند ساڵە لە سلەیمانی؟ 7 ساڵ. باشە بۆچی ئیشەکەی؟ وەڵای ئیشەکەم بوو باوکم دایکم. تا سەعات چەند ئیشەکەی؟ 12 ساعت ئیشەکەم. 12 ساعت ئیشەکەی؟ یعنی لە سەعات 12 نیۆڕۆ ئەگەر بێتا 12 شەو ئیشەکەی؟ ها؟ باشە چەند پایاکەی بەو 12 ساعاتە؟ وەڵا 15 25. 15-25. باشە ئەگەر حەزەکەی ئەگەر با بڵێن حکوومەت ئەو مەعاشە و باتێ، ینی بۆ نمونە مانگی چەندەکە ئەگەر ڕۆژی 25,000 ئیشکەی؟ ڕۆژی مانگی چەندەکە؟ ئازانی چەندەکە؟ مەسەرەن مانگی 700,000ەکە وەنیە؟ باشە ئەگەر حکوومەت ئەو 700,000 و باتێ ئیش ناکەی تۆ؟ وەڵای ئیشەکەم من یعنی باوکو دایکم مەجبور بێمان ناڵێ، بەس یعنی بە زۆری بێمان ناڵێ، بەس منی حەزەکەم ئیشەکەم. خۆت حەزەکەی ئیشکەی؟ بەڵێ. قوربانێ بم. سیرکە من نازانم ئەوەنە گەورەتر لە تەمەنی خۆت قساکەی نازانم چی پێ بڵێ. تۆ مەکتەبەکەی؟ بڵ. لە مەکتەبیشی؟ بڵ. لە پۆلی چەندی؟ ئەوە لە 3 دەرچوم بۆ 4. لە 3 دەرچووی بۆ 4 ینی ئەم ساڵ لە 4ی؟ بڵ. باشە ینی مەکتەبی شەکەیت و گوڵی شەفرۆشی ئیشی شەکەی؟ بڵ. باشە ئەگەر ئێستا ئەم کاتە لە ماڵەوە بوویتایە، بەم کاتی شەو لە ماڵەوە بوویتایە چیتە کرد لە ماڵەوە؟ ئەگەر چی بێت بۆ ئێستا لە ماڵەوە بوویتایە چیتە کرد؟ ئەڕۆم شتی ئەکڕم بۆ خۆم بسکیت بسکیت و شتەکریت و لە ماڵەوە بۆ خۆت دانیشی؟ بڵ. باشە ئەی یاری و هەیە لە ماڵەوە؟ هیچ یاریەکە نییە؟ هیچ. چۆن؟ پلەیستەیشن هیچ یاریەکە نییە؟ هیچ. ینی هەتا ئێستا لە ماڵەوە شۆفڵ یاری سارە پلەیستیشن هیچ شتێکە نییە؟ ناڵە هیچ. بۆچی نیتە؟ نیمە منە توانم ئەیکڕم بەس یعنی مناڵ نیم من گەورەم. ئەگەر بۆ مناڵەکانی ڕەفیقە ئەو مناڵانی کە لەسەر جادەکانی کوردستان ئیشەکەن قسەی تۆ چییە بۆ ئەوان؟ نەسیحەتی تۆ چییە بۆ ئەوان؟ وەڵا هەیە خەڵک مەجبور کوڕەکەی دەرەکە بۆ ئیش. باشە منیش باوکم مەجبور دەرم ناکە بۆ ئیش، یعنی بە زۆری دەرم ناکە بۆ ئیش، بەس من حەزەکەم ئیشەکەم. خۆت حەزەکەی بی؟ بەڵێ. باشە تا سەعات چەندیتە؟ تا سەعات 12 ئیشەکەم وەنیە؟ بەڵێ. باشە چەند ساڵە لە سلەیمانی؟ چەند ساڵ هاتوون بۆ کوردستان؟
حوصل بۆچی هاتن بۆ کوردستان والله لشر داعش لە شەڕی داعشەوە هاتن بڵ ئەی لە سەلاحەدینی شەر ئیش دەکرد بڵ ئیشی چی دەکرد والله خلوص خەڵوس بڵ یانی چۆن خەڵوس خلوص ئەڕۆن لەگەڵ دایکم جارێ ئەوانە بوو ئێ ئەڕۆن لەگەڵ دایکم لەوێ يعني من ئیش ناکەم هەر ئەوە یاریاکەم بە خەلووز و ئەوە ئەو کاتەوا بووی بڵ باشە ئەی دایک چی پێت تۆ مۆبایل وشتە پێت کە ناوەڵە ئەی چێ بە شوێنتا چۆن ڕێیتەوە بۆ ماڵەوە وڵای براکەم ئەیە بەشیم براکە دێ بە شوێنتا بڵ ئەی براکە و ئیشی چێتە براکەم ئیشی گوڵە ئەوی شەریشی گوڵەکە بڵ ئەی باشە ڕاستە ئەڵێن هەندێک پیاو هەیە هەندێک کەس هەیە ئەوەی تۆ بزانی دۆکو ڕەفیقەکانێ باسییان کرد بێ ئەڵێن خەڵک کۆکەنەوە با بڵین مناڵی تر کۆکەنەوە بە زۆر ئیش بەم مناڵانە ئاکەن بەڵێ هەیە وڵای شتیوە هەیە کەس بە توی و تۆ ئیشی بۆ بکەی بڵ چێ پێی و توی زۆر زۆر بڵ ئەی تۆ چیەکە ئەڵێ ئیش ناکەم بۆتان بڵ من ئێڵم ئیش ناکەم بۆتان ئێوانە بە زۆری دەرن من نەکەی بوویش خۆی نەوەڵا من بە زۆری دەرم تۆ ناکە بوویش ئەوە ئەی چێ ئاگەی لە ئێوە ئابێ والله هەر ئەوە ڕەفیقی من هەیە ئەو مەطعمە شتانە باشە ئەی ئەگەر یەکێک داوای ئیش لە ئێوە بکات یا زۆرتان لێ بکات چۆنی بە پۆلیس ئەڵێن پۆلیس گوێتان لێگرێ والله پۆلیس گوێمان لێگرێ چونکە خۆی 24 ساعە پۆلیس لێرە هەیە باشە ئەی کەس ئەزێتان نایە کەس ئەزێتان نایە باشە ئەی بە چیە ڕوویتەوە بۆ ماڵەوە والله ڕۆن لەگەڵ براکەم آخر بەچی بە تەکسیە ڕۆنەوە بە پێ ئەڕۆنەوە چۆنە ڕۆنەوە والله بە ماتۆر بە ماتۆرە ڕۆنەوە ماتۆری پێبراکە و بڵ هەموو ڕۆژێک تۆ ئیشەکەیت بڵ هەموو مەکتەبی شەهەبێ هەر ئیشەکەیت بڵ نەسیحەتی تۆ چییە بۆ مناڵانی کە لە سەرجادەن وەکو تۆ ئیشەکەن تۆ توێ چیان پێ بڵێ والله کاکە زۆر کابرا تعدوو بە من کردووە و ئەوە جنە بوو من داوە بەس من هیچ ناڵێ هیچ ناڵی تۆ بڵ چونکە هێڵم عیبە لە من گەورەترە و ئەوە ئیکەش هەر ئاوار بووم گوێ لەوە ناکەم باشە لە مەکتەب زیرەکی بڵ زیرەکی بڵ من هیچ قسەیەکم نەما بۆ تۆ تەناوت پێڵم دانی پەیوەنددار ئەو هەموو ڕێکخراوە گەورەی کە لە وڵاتە هەیە ئەو هەموو بەرپرسی کە لەسەر مافی ناڵ و لەسەر مافی درۆ قساکە یەک گەربەسە بۆ ئەوەی کە مناڵێکی 13 ساڵ لە من پێویستە بە یاری نەماوە یاری ناکەم من گەورەم ئەم مناڵان بێ گەورە بێت ئەبێت چۆنی مامەڵە لەگەڵ ژیانە هەڵبەتە واز بەوە بێنە خەڵکی سەلاحەدینە خەڵکی بەغدایە خەڵکی سلەیمانیە خەڵکی هەولێرە خەڵکی کەرکووکە لە کۆتاییە مناڵێکی قوربانی لە کوردستان ئاواژیان یعنی ئەم بابەتە بابەتێکی ئەمەنە پۆلیس نییە ئەم بابەتە بڕواتە بە یەک ڕێکخراوی جدی حلەکرێت ئەگەر قەرارە ئەم مناڵانە و قسەی ئەو قسە و باسی کە ئەکرێت ئەگەر قەرارە ئەم مناڵانە کە سوکاریان یا باندێکەیە بەکاریانهێنێ ئەم ڕێکخراوە توانی ئەم مناڵە بەری چۆن بەم درەنگانی شۆ بۆ من ساکات کە پلەی گەرما ناقزلەیە ئەتوانێت بۆ یۆمانانیشی سا بیبن بزانن ئەگەر ئەم مناڵە کە سوکاری دەوڵەمەند و باڵکودایکی بەکارێنن حکومەت دایک و باوکی من بەیاس واگەر ئەزانن ئەم مناڵە بۆ ڕۆژی 20 کە مانگی 600,000 دینارەکان ژیانی بەڕێوە ئەچێ و لەم زوق و سەرمایی هێندە دەرەوە بێن ینی بۆ لەحزەیەک ئەو جیرفان گەرمانەی کە لە ترافیکێکەوەسن بۆ لەحزەیەک دەستێک بەر لە دەستی و مناڵان یعنی بێ مناڵێکی 13 ساڵ حاڵی چۆن بێ کە دەرەجەی حرارە ناقزدەیە بەم درەنگانی شۆ لەسەر جانەکە من ماسکەکە لە تۆکەمەوە بە ساقا وەرە پشتەکە هاتینا
ترافیکێکی تری شاری سلەیمانی چەند مناڵێکی تر لەو بەرەوە هەیە بابزانین چیرۆکی ئەمان چییە و بۆ بەم درەنگانیشەوە لەسەر جادەکانە. تۆ خەڵکی کوێی؟ سەلاحەدین. سەلاحەدین. چەند ساڵە لە سلەیمانی؟ 4 ساڵ. ئیشی چیەکەی لەسەر یعنی لەم ترافیکە؟ جام باقەمەوە. جام پاکەیتەوە؟ ئیش بۆ چیەکەی تۆ؟ بۆ دایکم. باوکو دایکە. یعنی یەکێک نییە ئێوە بەکاربێنێت یان ئیش تەنها بۆ دایک و باوکەیەکەن؟ نانەوەڵا بەس دایکم و بۆ دایک و باوکە؟ باشە ئەی دایک و باوکە ئیشیان چییە؟ باوکە ئیشی چییە؟ باوکم مەقەبە. چییە؟ کەریکەبا مەقەبە. مقەبا کۆکاتەوە؟ باشە. چەند ساڵی تۆ؟ 12 ساڵم. 12 ساڵی؟ مەکتەبەکەیت؟ نەوەڵا. مەکتەب ناکەیت چەند ساڵە وازە لە مەکتەبێ ناوە؟ وەڵا 3 ساڵە بی. 3 ساڵە؟ لە پۆلی چەند بووی کە وازە لە مەکتەبێنە؟ وەڵا 2. لە پۆلی 2 بووی؟ باشە. حەزەکەی ئەگەر یەکێکە بێ ماگانەیەکە باتێ بۆ نمونە مەعاشێکتان هەبێ ماگانە ئیترم ئیشە نەکەیت بۆ خۆت لە ماڵەوە بی؟ ئەگەر لە ماڵەوە بی ئەم کاتانە چیەکەی لە ماڵەوە؟ دانیشتم سەرکە تەلەڤیزیۆن. سەری تەلەڤیزیۆنەکەی؟ تۆ تا سەعات چەند لە دەرەوەی؟ وەڵا حەتا ساعە دەرەوە ساعە 12. تا 12 شەو لە دەرەوەی؟ ئەی ئەمانە چیتن؟ ئەمە چیتان؟ ئەمە کوڕی مام. ئەمە کوڕی مام چۆنی بەخۆدا؟ تۆشەر خەڵکی سەلاحەدینی؟ کوردی ئەزانی؟ نەوەڵا. نەیزانی؟ چەند ساڵە لێرەی تۆ؟ 1 ساڵی. چەند؟ 1 ساڵی. 1 ساڵە لێرە؟ باشە ئەی تۆ بەساقە. تۆ کوردی ئەزانی؟ 1 تۆست. 1 تۆست چەند ساڵە تۆ لێرەی؟ 4 ساڵ. 4 ساڵە؟ تۆ ئیشی چیەکەی؟ وەڵا جام باقەم. لە سەعات چەندەوە ئیشەکەی؟ ساعات 10. سەعات؟ ساعات. لە سەعات 10ەوە؟ تۆ لە ماڵەوە یاریەکەی یاری و هەیە لە ماڵەوە؟ نەبەخوا. نیتە یاری؟ بۆچی نیتە؟ پلەیستەیشن سیارە ئەوان ئەو شتانە نییە؟ نەبەخوا. بۆچی نیتە؟ ئەخر باوکم بێ ناکڕێ. باوکە چی؟ باوکم بێ ناکڕێ. ناتوانێت بیکڕێ بوو؟ لەبەر بارەبان نییە. باشە ئەی لە خەڵکی کوێنەوە؟ سەلاحەدین. سەلاحەدین. ئەی لە سەلاحەدین هەر ئیش دەکردیان لە سەلاحەدین بۆ خۆت لە ماڵەوە بوو؟ ناوەڵا لە سەلاحەدین هەمووی سەلاحەدین لەوێ دانیشتم بووم و داعش هات ئێماران کرد هاتن لێرە. لەبەر داعش هاتن بۆ ئێرە؟ باشە. سەرماو نییە ئێستا؟ لا قاچم ئێستا زۆر مێشە لە ئەو سەردا. قاچێشە؟ باشە. ئەی بۆ قۆنەرەیەکی پاک و تەمیز یا مەسەلەن قۆنەرێکی گەرم لە پێ ناکەیت؟ بەخۆ پێ نییە. پارە و پێ نییە؟ نەبەخوا. باشە باوکە بە زۆر ئەو نێرێ بۆ دەرەوەیان خۆت حەزەکەی بچیتە دەرەوە؟ ناوەڵا خۆی باوکم وتی مەڕۆ ئەگەر ئیش نییە مەڕۆ. چون وەڵا بابا ئیچم ئیشێکم بە شت نەنە خواردن بۆ ماڵ بم. باشە چەند کەسن لە ماڵەوە؟ 9 کەسن؟ هەر چەند کەس تانیشەکە؟ ئێمە 3 نەفەر. 3 نەفەر تانیشەکە؟ 3 مناڵ. 3 مناڵ تانیشەکە؟ باوکیشە؟ باشە لەکوێیە ماڵتان لە سلەیمانی؟ کانسپیکە. کانی سپیکە. ئەی چۆن ئەڕۆنەوە بۆ ماڵەوە؟ بە تەکسی ناوێ ببێ. باشە ئەی خەڵک ئازیێتان هەیە؟ خەڵک ئازیێتان نایە؟ نا بەس ڕۆژێ چەند باقەمەوە دەرگاکە کرێەوە بەس لێرەمە. چۆن؟ یعنی پیاوەکە ما سەحلیەکەم دەرگاکە کرێتەوە لێمە. لێتەیە؟ باشە. تۆ بۆ ئەڵێن مناڵ هەیە ئەڵێن پیاو هەیە پیاوشت هەیە گروپێکی لە مناڵ دروست کردووەکو ئێوە ئیشتان پێکات شتی وا هەیە؟ نییە؟ هەمووتان ئیش بۆ خۆتانەکەن؟ یعنی ئەگەر حکوومەت مەعاشێکی ماگانەتان باتێ ئێوە ئیش ناکەن؟ تاکید؟ تاکید. باشە. قسەی تۆ چییە بۆ ڕەفیقەکانە ئەو ڕەفیقانەی کە لەسەر جادەن؟ وڵا گوناحە ئەمێن ئیشەکە لەگەڵ منە و هەمێن ئیشەکەی نەڕۆمە ماڵە. ئەمر تۆش وازە لە مەکتەبێناوە؟ وازێنە؟ تۆش وازە لە مەکتەبێناوە؟ ها؟ ئەی تۆ لە چەنی؟ لە چەنی لە مەکتەب؟ لە پۆلی چەنی؟ لە سەفی چەنی؟ سەفی 4 تۆ؟ ئەی بۆچی ئێستا لە دەروێ هاتووی بۆ لای ئەمان؟ ها؟ وەگوتم پلەکانی گەرما ناقزدەیە یعنی ئەم قسەیە زۆر دووبارە ئاکەمەوە
ینی ژیان و مرۆڤایەتی بریتیە لەوەی کە ئەو جیفانە گەرمەی کە بە تۆیە با بەشێکی لەگەڵ حەقیقەتە هەمومان لە گومانی ئەوین کە بەشێک لەم مناڵانە بەکارێنێن کە بەشێک لەم مناڵانە لەلایەن کۆمەڵە تاقم و گروپەوە بەکارێنین و پاریان پێپیاکرێت بە هەر جۆرێک بێ ئەگەر ئەو میتۆدە ڕاست بێت و ئەگەر ئەم مناڵی کە ئێسا قسەی بۆ کردن و بۆ دایک و باوکی ئیشەکە و ئاوارە و سەرگەردان بوون لە خواروی عێراقەوە هاتوون لە کوردستان و لە سلەیمانی ئیشەکەن لەو شارە گەرمانی خۆیان ئێسا لە شەوی چی ناقزدەیە ژێر سفرا ئیشەکەن لە خۆشییان ناتوون من پێم وانە هیچ دایک و باوچێک ئێمەمانان تیمەکەم ینی جەرگمان نەسووتێ دڵمان نەسووتێ بۆ ساردی دەستی ئەم مناڵانە قابی لە دایک و باوچیان جەرجان نەسووتێ و دڵیان نەسووتێ بۆ سارد و سڕی دەست و ئەو قۆنەرانی ئەم مناڵانە لەبەرەوە لایانی پەیوەندیدار ڕێکخراوەکان هەموو ئەو کەسانی کە یەک زەڕە مرۆڤایەتی لە ڕۆحیان ناماوە بابینە سەرخەت بۆی کە ئەم مناڵانە بگەڕینەوە شوێنی خۆیان و من دووە مێزگەمەکە دووە مناڵە وەریەگرم هیچ کام لەم مناڵانە و لە مناڵەکەی گوڵفرۆشەکەی یەکەمیش معقول نییە 12 ساڵن هیچ جاریەکیان نییە لە ماڵ 12 ساڵن ڕەفیقی ئەمان ێسا لە بەردەمی هیتەر و سپلیت و ئایپاد و چیوچیان بەڵام ئەمان تەمەنی مناڵیان ئەسووتێنن لەسەر ئەم جادان من لەمە زیاتر چیرۆکی مناڵانەتان بۆ ناگوێزمەوە دوا بە دوای ئەم دانیشتە گفتوگویەک دروست دەکەین هەر لەسەر ئەم شەقامانە لەگەڵ چەند میوانێکما بۆی کە بەلانی پەیوەندیدار بڵین بە ڕێکخراوە گەورە خێرخوازیەکانی جیهان و کوردستانیش بڵین کە ئاوڕێک لەم کەیسانە بنەوە با ئەم مناڵانە لەوە بێناستر نەبن یعنی هیچ کامێکمان نییە گەر زەڕێک مرۆڤایەتیمان تیا بێت کاتێکە لە جامی سیارەکە تێن بە هەر جۆرێک بێت دڵت بۆی نەبێ باو ئەچمە لای میوانەکانم درێژە بەم گفتوگوین بزانین ئەتوانین دەروون و دیاردە بۆ ئەم بەرنامەیە چی بکات فەرمووی سڵاو بەرنامەکە بە دوو کەیسی زین و دەستمان پێکرد کە قسە و باسەکانی ئەو دوو مناڵە ئەەکەینە دەستپێکی ئەم گفتوگۆیە کە نازانین بە چیەگە بە خۆشحاڵیەوە دوو میوانی هەم لایانی حکومیم لەگەڵایە هەم نووسەر و چالاکوانێکیشم لەگەڵایە توانە ئەمین نووسەر و چالاکوان زۆر بەخێر بێ من و تۆ سوڵفا کە تەرچی بەرنامەمانە هەر لەسەر جادە و لەسەر کۆڵان و لەسەر ئەوە بێت لەسەر نەکبەتەکان بێ زۆر بەخێر بێ ببوورە جۆکە ساردا ئەگەر دەستخۆشپانێ بم وهروەها ژیار جەلال بەڕێوبەری چاودێری کۆمەڵایەتی لە سلەیمانی جەنابیشە بەخێر بێ ویستم پێشوی بەرنامەکە دەست پێ بکەین احتیزارێکە بۆ بێنمەوە کە شوێنەکە وەکو پێویست نەبێت بەڵام جوابت دامەوت ژیانیەمە هەر لەسەر جادە بوو زۆر بەخێر بێ دڵخۆشم هەم لە بەرنامەی پێشووترا بە وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی مدوتم هەندێک سێکتەری حساسەیە زۆر گرنگە کە خانمان پێشەوایی بکەن جەنابەت هیوادارم وەکو خانمێک نەرمونیانانە لەگەڵ ئەم بابەتە قسە بکەین و هەوڵ بین ئەم دیاردەیە بگەینە ئەو شوێنەی کە قەرارە بگات زۆر بەخێر بین سپاس کاتوانە با جارێ واز لە حکوومەت بێنین وەکو نووسەرێک وەکو چالاکوانێک تقریبەن تۆ لە ئەجوای نووسین زیاتر هاتوویت خەریکی کەیسی ئاژەڵە بێلانەکانیت خەریکی کەیسی مناڵانیت و بۆم بابەتەش تۆمانێناوە و خۆشحاڵیشم کە چەند ساڵێک پێش ئێستا لەسەر بابەتی سەجی سەر جادە و ئەوە قسەمان کرد ئەو کات خەڵک زۆر ڕخنە و قسەی لێگرتین بەڵام ێستا لەخوا بەزیابێت شێڵتەریان هەیە هیوادارم ئەم بابەتەش بگەینینە شوێنێک قسە چیە لەسەر ئەم بابەتە کاک دەروون مەسەلەی مناڵی سەرجادە تقریبان کێشەیشی عالەمیە هی گیانی سەیە بەڕاستی لای ئێمە
مێژوەکەی ئەوەندە درێژ نییە لە هەشتاکان ئەم حاڵتانە زۆر بوو مناڵی ئیشکەر هەبوو بەڵام مناڵی سوالکەر یا مناڵێک کە بەکار بهێنرێ لە ترافیکلایی تا بەو شێوێنە من وابی دەکەم لە دوای پرۆسی ئازادیەوە لە دوای ئەوەی کە سنووری هەرێمی کوردستان بەڕووی ناوچەکانی خوارەوەی عێراق و ناوەڕاستا کرایەوە بەشی زۆری ئەو مناڵانەی کە لەسەر جادەن بەپێی ئامارەکان ئەوانن کە مناڵی ئاوارەکانن چارەسەرکردنی ئەمە زەحمەتە چونکە کە لەگەڵیان دانیشیت هەستەکەی خۆیان دایک و باوکیان لە کەمپایە یان لەوانەیە بەشێکی زۆریان بەڕاستی پێویست بێکە کار بکەن بەڵام یاسای عێراقی ڕێگەنایە لە خوار 500 ساڵەوە کار بکەیت یاسانە دەوڵەتەکان ڕێگەنایە لە خوار 18ەوە کار بکەیت و ئەم کارانە ئەترسیلی کە بەکار بهێنرێن ئەترسیلی تیمیان هەبێت ترسی شتێکی مافیایی لە پشتیەوە باشۆکو بە دوواداچوونی ئەوە باژارێ بە حکومت نەڵێن وەکو بە دوواداچوونی ئێوە من لەو دوو مناڵم پرسی یعنی وتم کەس هەیە ئێوە بەکاربێنێت یعنی چکە قسە و باز زۆرە لەو بارەوە بەڕاستی ئەمە نەمانتوانی نەگەشتینە هیچ شوێنێک و هیچ ئەنجامێک کە بۆی کە ئەلاساس تیم هەبێت ئەم مناڵانە بەکاربێنێ هەردوو مناڵەکە و چەندین مناڵی تریشمان وەرگرت وتیان ئێمە تەنها ئیش بۆ دایک و باوکمانەکەین شتی وا تا چەند ئەساسی هەیە ئێمە واقعەکان خوێنینەوە پێشبینیەکەین لە دوای پرۆسی ئازادیەوە فراندنی مناڵی ساوا لە قەسخانەکانی ژا لە کۆڵان و کوچەکانیش لە خواری و عێراق و ناوەڕاست هەبووە بەبێ بیر بکەیتەوە کە ئەم مناڵانە ئەم کەیسانە داخراون گەشتون بەکوێ ئینسانە ترسێ یعنی ئەمە گومانە و حەقی هەیە تحقیق بکەین ئەترسێ لەوەی کە کاک دەروون هەر ڕاستی ڕۆمانەکەی چارلز دیکنس ئۆلیڤەر تویست ئەوەی لە مەکتەبەمان خوێن ئەترسی ئەمە دووبارە بوو بێتەوە زانی کەسێک هەبێ و کۆمەڵە مناڵی گرتە بێەوە بیان خاتە سەرجادە و ئەمە پێویستی بە تحقیقی زیاتر هەیە من گومانم هەیە ژمارەی زۆر مناڵ فرێنراون لە خواری عێراق لەوانەیە هێنرابن بۆ ئێرە هیوادارم ئەگەر بتوانین بگەینە ئەنجام ئەم مناڵانی کە کەسێک خۆی بەدایک و باوکشایان ناسێ بەڕاستی تا پشکنی دیNA بڕۆین نەمانە مناڵی ئێوەن یان سوچیە ناوتانەوەی سەر خۆتان کردەوە بەدایک و باوکشان ئەمە کەسێکی خەتەرە کە تا ئێستا لە میدیا نەوروشان زۆر گرنگە دەستخۆش ژیار خان حکومەت چی کردووە سەبارەت بە مناڵی سەر شەقامەکان بەڵێ ئەوەنی من لەم کەیسانە ئیشم کرد بێ ئاگادارم کە حکوومەتی شوڕێکخراوەکانی کە مناڵ پارێزن کار لەسەر مناڵی سەر شەقامەکانەکەن تەنانەت لە 2010 سەرژمێریە کرا بۆ مناڵی سەر شەقامەکان ئەم لیژنەیە کە دروست بوو بۆ پاراستنی مناڵ لە سلێمانیا لە قایمقامەتی سلێمانی هۆبەی ناوجەوانان و چاودێری کۆمەڵایەتی و مناڵ پارێزا بوو کە ڕەزی کە سەرژمێریان کرد نزیکی 401 مناڵ لە شاری سلێمانیا ئیشیە کرد ئیستیغلالەکرا کاری پێکرا کارێکی پێکرا کە مەترسی هەبوو بۆ سەر دەرونی بۆ سەر جەستەی ئەم مناڵە کە ئەمە پێچەوانەی مافەکانی مناڵە بەڕاستی حکوومەت لێرەیە ئەتوانێت چی بکا بۆ ئەم مناڵانە کاتێک حکوومەت ئەتوانێت ئیشکا کە هەمومان هەماهەنگ بین پێکەوە چونکە من وەک بەڕێوەبەرایەتی خۆمان وەک وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بە تەنیا ناتوانم کار بکەم بۆ ئەم مناڵە لەبەرەوەی من حەقی کۆمەڵێ مەسەلەن حەقی ئەوەم نییە کە تەداخل کەمە ئیشەکانی دادگاوانێ دادگا حەقی ئەوەی هەیە سەلبی ویلایە بکات لە دایک و باوکێک کە ئیستیغلالی مناڵەکەیەکە بۆ نمونە من ناتوانم لەسەر جادەیەک مناڵێک کە بینم ئیشی پێیەکەن من ناتوانم ڕاستە خۆ بچم ئەم کەیسە بگرم بیهێنم بیکەمە ناو خانەکانی مناڵانەوە لەبەرەوەی ئەبێ هۆبەی ناوجەوانانمان لەگەڵ بێ پۆلیسمان لەگەڵ بێ لایەنی پەیوەندیدارمان لەگەڵ بێ ڕەزامەندیمان پێ بێ شێوەیە کارەکرێ بۆ لەگەڵتان لە ئێستاە من باسی پێشتر ناکەم لە ئێستاە لە ساسە هەمویان هەماهنگن لەگەڵمانە هەم قایمقامەتی سلێمانی هەم هۆبەی پۆلیسی ناوجەوانان باوەڕکە هۆبەی پۆلیسی ناوجەوانان وەکو دوو دامەزراوەمان لێ هاتووە کە لە یەک شوێنە بەیەکەوە کارەکەین ئەمەنە هەماهنگین پێکەوە بەڵام کێشەیەکمانەیە کاتێ من ئەچم مناڵێک داڵدە ئەم ئەهێنمە ماڵەکانی مناڵانەوە ئاگاداریانەکەمەوە کە ئەم دایک و باوکە ئیستیغلالی ئەم مناڵەی کردووە کە دایک و باوکەکەیان بە دادوەرەڵێن ئەڵێن مناڵەکەمان بەرەوانێ دادوەرەڵێ من ناتوانم بە زۆر ئەم مناڵە وەرگرمەوانێ باشە لە لای تۆ داینێم ئەبێ بیەمەوە بە دایک و باوکەکەی یعنی من لەوانەیە چەند جار جەختم لەسەر ئەوە کردبێتەوە وتبێتم نە بانەیەنەوە بە دایک و باوکەکەی هەتا بزانین ئەم شوێنەی کە دایک و باوکەکەی ئەم مناڵانەی بۆ با شوێنێکی مەمەنە یعنی شوێنێکی گونجاوە بۆ ئەم مناڵە یان ئێمە گرفتێکمانەیە گرفتی جێبەجێنەکردنی یاسایەکە کە قەدەغەی کارکردنی مناڵی کردووە یعنی ئێمە هەتاوەکو ئەم یاسایە وەکو خۆی جێبەجێ نەکەین ناتوانین ئەم کارە بکەین بە یاسا و یاسایە کۆتایی پێهاتووە کە قەدەغی ئەوە بکات کە مناڵ
کاسبی بکات ئیش بڵێ مناڵ خوار مناڵ ئەوترێ تەمەنی یاساییەکەی خوار 18 ساڵ بێ هەنێک کار هەیە ئاساییە کە بکرێ خوار لە 15 ساڵ بۆ سەرەوە ئەویش کارێکە کە بچێتە زمانی ڕاهێنان بە مناڵەوە فێرکردنەوە کارێک کە ئاسان بێزەرە نەگەێنێ بە مناڵەکە ئەگینە هەموو کارێکی قورس لە خوار 18 ساڵەمانە قەدەغەیە ڕۆژانە لەسەر جادەکانی بینین بە پێی یاساش قەدەغەیە بەڵام جێبەجێ ناکرێت ئەبێت جێبەجێ بکرێ جێبەجێکردنەکە قورسە لەبەرەوەی هەمومانی بەیەکەوە ئەوێ بۆی جێبەجێ بکەین منی ئەوێ لە ماڵەکانی خۆمە ئەم مناڵە داڵ دەبم هۆبەی پۆلیسی ناوجوانانیوێ مناڵەکان کۆکاتەوە یاسا و دادگا و دادوەریەوێ کە بڕیار با لەوەی کە هەر مناڵێک لەسەر جادەیە ئیستیقلال کرا کاری پێکرا بازرگانی پێوەکرا سەلبی ویلایە بکە لەم دایک و باوکە بەم شێوەیە ئەتوانین ئەم حاڵەتە کەمکەینەوە نەک بنبڕیکەین چونکە بەڕاستی ئیشکردن بە مناڵە سەر تاسەری جیهانە هەیە و بنبڕیش نەکراوە کاکتوانە من هەمیشە ئەڵێم یانی ئەم بابەتە خۆشحاڵانە ژیارخانیش ینی هاوڕایە لەوەی کە ئەمە بابەتێکی قورس نییە نەکردە نییە یعنی مناڵێک لەسەر جادەیە بە هەر جۆرێک لە جۆرەکان بێ ئەم مناڵا گەردایک و باوشی بەکاری بێنێ یان ئەگەر باندێک وەکو جەنابەت باسیەکەی بەکاری بێنێ لە کۆتاییان مناڵار قوربانیە یعنی گوێتان لی بوو یەکێک لەو مناڵانی کە من چاوپێکەوتنم لەگەڵا کرد پێم وتم ێستا حەزەکەی لە ماڵەوە بیت ینی پلەی گەرما 10 دەرەجە ژێر سفرە حەزەکەی ئێستا لە ماڵەوە بیت و یاری بکەیت تی خۆ من مناڵ نیم یعنی یاری بکەم ینی پیاوێکی 6 ساڵ ئاوا بە قەنەعەتەوە قسە ناکات لەوەی کە و لە کاتێکا 12 ساڵە بەڕاستی ینی پێویستی بەیاریە ڕێکخراوێک ئەم مناڵە بگرێت دەردی خان مەڵێ مەسەلەن بیبات بە شێوەیەکی جوان لێ پێچینەوەی لەگەڵا بکات دایک و باوکی بێنێ ئەگەر ئەم خێزانە قەرارە و پارەیان نییە و بەم موچەی ئەم مناڵە ئەژین بەم کاسبێ مناڵە ئەژین ئەم مناڵانە زۆربیان لە ڕۆژانە بۆ 15,000 ئیشەکەن ینی مانگی 450,000-500,000 ئەگەر ئەو 500,000 باتی و مناڵەکە بباتەوە ژینگەکەی خۆی پێم وایە ئەرکێکی قورس نییە بۆ ئەمە ناکرێت ساڵی پار ویستم کەمپینە بکەین بۆ مناڵانی سەرجادە بیرمان لێ کردەوە چۆن هاوکاریان بکەین مناڵەکان کۆ بکەینەوە بیان بینە خانەکانی نەوجەوانان و چاودێری کۆمەڵایەتی یا مناڵ پارێزی هەر ڕێکخراوێکی ترکە یارمەتیمان باتیایە ئەوانەی هوندەر بخوێنن ئەوانی کە خوێنەواریان نیە فێری خوێنەواری بکرێن ئینگلیزی فێر بکرێن یاری بکەن تۆپتۆپێن بکەن لە شوێنێکا بن کە حەسێنەوە و بتوان مناڵەتی خۆیان بژین بۆ ئەمە لەگەڵ لیژنێکی چالاکیانی قایمقامەتی سلێمانی کە پێگاتۆ لە مناڵ پارێز و پۆلیسی نەوجەوانان و حاکم و ئەمانە لەگەڵەوان دانیشتین سەرژمێرەکەمان وەرگرت من تەنان بینەوە کە تۆ لەگەڵ کۆمەڵە دەوڵەمەندی سلێمانی قسە بکەین یعنی 400 مناڵ زۆر نییە لە 50,000 و 150,000 ئەو پاری لەسەر جادە پیاکە لە دەوڵەمەندەکان بستێنین مانگی 50,000 بۆ مناڵەیە مانگی 100,000 400 مناڵ زۆر نییە 400 شتێک 401 مناڵ لە 2018 بەڵام بۆ 2021 ئەوەی کە ڕستی ئەو مناڵانە کراوە کە بزانن تا ئێستا کەی وەرگیراوە لە مناڵ پارێزی کوردستان 160 مناڵە بێ لە مناڵی کە لە ناوبازارە ئیشەکە چکە مناڵی ناوبازار بەڕاستی کۆنترۆڵ ناکرێ بۆ سەرژمێری ڕاستیان یەگەر هەمووی بێنی توبەری ناگاتە 1000 مناڵ تقریبا من باوەڕ ناکەم کاک دەنون قەت ناگاتە 1000 مناڵ مەگەر بڵام تۆ سەرتاسەری کوردستان باسکەی ئەوە جیاوازە من باسی سلێمانیەکەم چکە ئێمە بەڕێبەرایەتیەکەمان مەسەلەن مختصە بەڵێ پەیوەندی بە پارێزگای سلێمانیەوە هەیە بەڵام یەک شت هەیە ئەم لیژنانەی کە دروست کراون تۆ نابێ بە تەنیا بڵێ وەڵام مناڵێک لەسەر جادە ئیشەکادە یەڵە من سەلبی ویلایی لێ ئەەکەم و دووریە خەمەوە تۆ ئەبێ کەیس مەنیجمنت بکەی بزانی بۆ هۆکار چییە ئەم مناڵە هاتوۆتە سەرجادە زۆر کات هۆکارەکان بۆ باری دارایی خێزانەکە ئاگەڕێتەوە زۆر کات بۆ نەبوونی ڕۆشنبیری یاساییەکەیانە گەڕێتەوە نازانێ یاساکە قەدەقەی کردو ئەم مناڵە لەبیایە حەزەکەم بزانی خێزانەکان ڕۆشنبیری یاساییان نییە مناڵ مافەکانی خۆی نازانێ ئەگەر مناڵ ئێمە مناڵمان هێناوەتە لای خۆمان لەسەر جادەوە پێم و تۆ وتومە تۆ نابێ ئێستا دەست و پلێ ئالێرا بتەزێ ئیشکەی تۆ حەقی ئەوە هەیە ئەوە هەیە ئەو هەیە مافەکانی خۆیم پێوتووە باوەڕکە کە ڕۆشتوینەتەوە ئەو شوێنە کە یامیان نەتەوە یعنی دادگا بڕیاریە کە بیگەڕێنێتەوە باوەڕکە ئەو مناڵە بە جۆرێک معاملەی لەگەڵ دایک و باوکێ کرد ئەو من جارێکی کا بێ بچمە ماڵەوە بژیم من جارێکی کەوە ینی قسەکانی ئێمەیە کردەوە تۆ لەبەرەوە بێ وعی یعنی ڕۆشنبیری یاسایی بەی بە خێزانی شو بەی بە مناڵەکانی باش دوای ئەو پرسیارە لێ یەکەم ینی ئەم بابەتە ئۆکەیە حکوومەت قسەکانی بیر نەچێ کاکتوانە حکوومەت دەبێ باوکێکی حەقیقی میلەت بێ و بە تایبەتەوە مناڵانش بەڵام حکوومەت لە کاتێکە ئەتوانێت باوکی ئەو مناڵانە بێ کە ئەم مناڵانە لە خێزانەکانیان وەرگێتەوانێ بۆچی بەهۆی ئەوەی کە لە قازانجی مناڵەکە بێ لە سوودی مناڵەکە بێ ئەگەینا بە هیچ نەوەیە تۆ ناتوانین مناڵ لە دایک و باوەک وەرگریتەوە ئللا لە قازانجی مناڵەکە بێ با حکوومەت جارێ واز لێ بێنین
جەنابەت باسی دەوڵەمەنەکانە کرد جەنابە باسی ئەو خەڵکانت کرد کە ئەو 400 مناڵی کە هەیە ڕەنگە پاری سەرمێزی هەر دەوڵەمەنێک بگری لە شەوێکی پێنجشەمە و جومعە 200 مناڵی پێ بەخێو کرێ بەڕاستی خەڵک بۆ لەم شتە بێ باکە ینی من دوێنێ و پێرێ پۆستێکم کرد لەسەر ئەم بابەتە لەگەڵ و مناڵانە ئەگەر بڵێم نیوەی کۆمنتەکان جنێ و تەشیرە لە کاتێکا کەسی شەنگاوێکی نییە ینی ژێرخان یەک پرسیار و ینی وەڵامێکی هەتا ئێستا کەس هەبووە ئەم مناڵانە کۆ بکاتە و بیباتە لای خۆی داڵدەی بە هەر کەسێکە بووە با بڵێم من یەک مناڵم داڵدەیاوە بەخێوم کردووە لە جاتی حکوومەت بڵێ با من یەک بێلانم داڵدەیاوە بڵێ با من یەک کەسێکە مەسەلەن بە ناوە کۆمەڵایەتەکەی پێڵەن شێت بەخشراوەکان با بڵێ من ئەوم داڵدەیاوە هەموو ئەم چەند ڕۆژەی کە بە فربارین بۆ ئێمە لەم شارە گەڕاوین و سوڕاوینەتەوە خێرخواست هەبووە لە دوورەوە پێی وتوین لە قەراخ کەسێکەیە خەریکە ڕقەبێتەوە پێم وتومە هەتا بەیانی بیخەرە ماڵەکەی خۆت بەیانی زوو ئێمە ئەم کەسە لە تۆ وەرئەگرین ئەگەنینە ناو ماڵی بە ساڵاتوان و تێتی من وەری ناگرم لەبەرەوەی ئەگەر شتێکی لێ هاو لە ماڵەکەی منا من بەرپرسیارم بەڵام باوەڕکە کاکدەرون هەموو ئەو کەسانە کە بەبێ بڕیاری دادوەریش ئێمە وەرمانگرتوون و تومانە بەرپرسیارەتێکەشی هەڵەگرین لە بەرامبەری ئەوەی کەسێک لەسەر شەقامەکە ڕق نەبێتەوە ئێمە ئەماکەین بەڕاستی ئێمە من نامەوێ بڵم حکوومەتە مشتێکەکە حکوومەت نەیتوانیوە هەموو شتێکە بەڵام بەشە گەورەکە لەسەر لە خەڵکی شەر قسەی کۆمنتە خەڵکی ژانی هەتا ئێستا تۆ بەتە حەداوەڵی یەک ئایلە نەبوو یەک کەس نەبوو مناڵێکی سەرجادە بەخشراوێک خاون پێداویستیە تایبەتێک بەرێتەوە ماڵی خۆی بەڵێ من بێگومان ئەمە و پێ ئەڵێم تەنانەت ڕێکخراوەکان بەلایەنەوە قورسە کە شوێنێکی ئاوا دروستکەن کۆخانەیەکی ئەهلی کۆ ماڵی بە ساڵاتوانێکی ئەهلی چەند ساڵە و چەند وەختە ئەمانە لەکوێن ئەی لە ناو ماڵەکانی حکوومەتانین بەڵام ئەمە ناشارمەوانێ ئەگەر ئەم ماڵانە خێرخوازی لە پشتەوە نەبوایە ڕێکخراوەکانی لە پشتەوە نەبوونایە هاوکاری خێرخوازمان لەگەڵ کارکردنی حکوومەتە هاوکاری خێرخواز نەبوایە بێگومان بەم ڕێک و پێکیە بەم ئاسانیە نەمانەتوانی خانەکانی مناڵان و ماڵەکانی بە ساڵاتوان بەڕێوە بێنین ویستم بۆ تەواوەکەم ویسمان کەمپینە بکەین ئەم مناڵانە 400 دانەیە 500 دانەیە مانگی لە 50,000 و بە 150,000 بۆ ببڕینەوە لە بەردەوڵەمەنەکان بڵین تەکلیف بکەین کاکە بەرماڵ داخین سوال بکەین ئێمە بیکەین باشترە لەوەی کە مناڵەکە خۆی لەسەر دەبێت دوای سەرمان کرد گەورەترین مشکلەت چییە کاکدن با تۆش خەڵکیش بزانین لەبەرەوەی بەشی هەرە زۆریان لە سایە 97 بۆ 98یان لە سایە 2 یا 3یان کوردە 97 بۆ 98یان ئاوارن و لە خواروی عێراقەواتون کە تۆ واو لێ هاو ئەم 400 مناڵە گرت بەیانی 4000 مناڵی تر لە خواروی عێراقەوەیەت واڵە لە سلێمانی یا لە هەولێر پارایەن ئەوەیش بوو لە گەورەترین کێشەکان کە بۆمان حل ناکرا ئەنجا سنەوەی مناڵ لە یاسای عێراقیە لە دایک و باوک تەنانەت بۆ دادوەرەکانی زۆر قورسە ئەو چەند شەوی پێشووی لەگەڵ خوشکی بەڕێزم ژیارخان لەسەر خەت بووین کەیسێکمان هەبوو لە لای ئابووری ناسان دایک و باوکێک و 3 مناڵ بوون مانگێن لەمە پێش دیسان ڕزگارمان کردن ڕزگاریان کردن بەڕاستی بە دوایانەوە بوون بەیانی دایک و باوکەکە مناڵەکان هەڵەگرن و بەتانی ژوورەکەش هەڵەگرن لەگە خۆیان ناچنەوە سەرجادە پێڵەن خانووتان بۆ گرن بەکرێ لەسەر چاودێری کۆمەڵایەتی ئەڵێن نامانوێت ئەڵێن خانوویەکتان بۆ کڕین دەوڵەمەنێ وعدی یاوەخانەکەتان بۆ بکرێ ئەڵێن واسمان لێبێن کاسبەکەی خۆمانەکەین مناڵەکەی بردوێتەوە یا حەپێ یا تێ یا نازانم چی لەسەر ئەو سەرمایە لە ناقیس چواردەیە دایناوە لە سلێمانی خێری پێەکە سوالی پێەکە جۆرێک لە سەرنجڕاکێشان وا بکاتەوە ڕەحمی پێ بکەیت هەتا توانیمان ڕای دادوەر وەربگری قەرار دادوەر وەربگرین بوو ئەو مناڵانەیان لێبسەنی قیرسپی بوو زۆر سپاس بۆ جێگری پارێزگار بۆ قایمقام بۆ ژیارخان چاودێری هۆبەی پۆلیسی نەوجەوانان حاکمی نەوجەوانان هەتا 2 شەو لەگەڵمان بوو خۆی من نامانێ مناڵ لە دایک باوکە بسەرین بەس کاتێک تۆ بازرگانی پێکەیت کاتێک بەکارێنی کاتێ ئەو مناڵە ڕەفیقی نیازانی 24 ساعت لەسەر جادێ مافی خۆی نیازانی گەرمان ینی چێش لە مرۆڤبوون نابینەوە بەرامبەر دوایەوە ئەزانیمان تۆ زگەوترە بن ینی معڕەزن بۆ ئیستیقلالی جنسی بۆ سبێنە بگلێن لە داو دەرمان خواردنەوە لە مخەدەراتەوە لە تاوانەوە لە دزیەوە لە نازانم چیەوە ئەوەی کە ئێمە ئیشی تاکەین ئەوەی چۆن ڕۆحە مرۆییەکەمانەوەی تو ئێستا باسێکت بەرزیکەینەوە ئەوەی حکوومەت بەڕاستی حکوومەت ئیشی کردویانەی کردووە بابەتی من پێم وایە ئەوەی کە من لەگەڵان ئیشەکەم ئەم ئیداری خۆجێیە ئیشی خۆیان کردووە بەڵام بەڕاستی پێویست من ڕۆحی مرۆیی خۆشمان تۆ زیاد کرد بینی چەند ساڵە لەو پێشکە لەسەر سەق قسەمان کرد لە سوید بووم لە بەرنامەکەی تۆ خەڵک بۆ من نووسی بووی ئەمە ماسۆنی ئەمە لە خاریجە ئەمە پشتیوانیەکەن سپۆنسەرەکەن پارەیەنێ بۆی سەگ بخاتە ناو خەڵکەوە لە کاتێکا من نە باوکی سەگم نە سەحەبی سەگم نە مدیری سەگم نە ڕێکخراوم من هاوڵاتیەکم وەک تۆ
شکور ئەم کللتورەمان دروست کرد بە ئامادەی ئەو هەموو شکورە ئاژەڵ دۆستی پێش ئێمە دەستان پێکرد و دوای ئەمە ڕێکخراوەکانیش ئێستا بینی کە بەفرەبارەیە خەڵک دانەیە بە تێروتوی خواردنیا بە ئاژەڵ ئەمەشە بێم کللتورە دروستکەین یانی تۆ بێ ڕەحمە هەبێ بێ ئینسانەتی ئیشکە مناڵەکەی خۆت سەرماتی لە ژوورە بۆ ژوورەکەی تڕڵی مەڕۆ سەرمایە بێ بەڵام ئەو مناڵە بچووکەی ترەوە تا لە ناو بفرەیە سعات یەکی شەو بڕواتە بێ دوێنێ کە ینی چاوپێکەوتنم لەگەڵ ئەو مناڵانە کرد این تەسەور کە دەسەی لە دەستیانەوە بۆ بە سەهۆڵ باشیانی نازانم ینی چۆنی من دێرەوە بەڕاستیانی بە حکومت با ئیشی خۆی بکات دەرجیجانا بدوتە ئیشی کردووە نەی کردووە و ژیارخان لێرەیە و قساکات و ئەوە بەڵام بەڕاستی ئێمەمانان یەکێک لەو کولتورەی کە کورد زۆر شانازیمان پێوە کرد و پێوەی ئەەکەین ئەوەیە کە گیانی هاوکاری و خۆشەویستی و نازانم چی و چیە بێ بەڵام بەداخەوە ئێستا هەموو گیانی هاوکاری بۆ بە کۆمنتێکی فەیسبوک و وەش بە قوربانێ بم و وەش نازانم یەکسەر بە حکومت و بەدار و بەردوو بەمن و بەتوانا و بە جەنابت و بە هەموویایەتە خوارەوە لە کاتێکەوە تا ژیارخان ئەڵێ یەک ئایلەنیە لە سلەیمانیا مناڵێکی گرت بێتە خۆی یەک ئایلەنیە لە سلەیمانیا بۆڵە کێشکێنی بەیانی تا ئێوارە 20 ساڵە لە فەیسبوکەوە جوێنی هیچیش نەگۆڕ دەکا کە تۆش حرەکەی بکە من ئەزانم مافیایی ئەزانم فەسادی ئەزانم نەو دەفرۆشتی ئەزانم قاچاقچێتی ئەزانم خۆ من دیڤ لە حکومت ناکەم بەس تۆ خۆت وەک شەخص ئەی تۆ چی کردو تۆ بەس بۆڵەکەی کاکە بەس بۆ جوێنیت شش ئەوی بەختیاری نووسیبی شش ئێوارە بۆ 200 شەوە جوێنیت و خۆتە فێقیتەوە بەیانی چیتەوە ئیش و کارەکە خۆ تۆ خۆت تۆش هاوڵاتێکی تۆش تاکیی ئێمەمان بێکەوە ویش بکات دەوەرن کەمپینێکمان کرد بۆ ئاژەڵانی پاراستنی بێلانە ناومان نووسی سەیرم شتە یەکەم جارە پێێتەوە 11,000 کەس ناوی خۆی تۆمار کردو ناوی سیانی ژمار تەلەفۆنیان بۆ کەمپینە بەیانی کە چوین بەفرەباری 11 کەس هاتم بۆ کەمپینەکە ناوەکانمان لای 11,000 کەس 11 کەس هاتم بوو کار دەبێت تۆ بێم ڕۆحێتە بەرزکەیتەوە بێ میدیایش بکا بێ پەروەردەیش بکا بێ مامۆسانی بەڕێزی ئاینی ئیش بکەن بەڕاستی وەمە هاوکاریکردنی یەکتر ئەرکیشی ئەخلاقی ئەرکیشی ئاینی ئینجا ئەرکیشی نیسانی باشە پێ دوانییە نوخبەی ڕۆشنبیران ئێوەمانان جەنابەت ناڵم یعنی نوخبەی پیاوانی ئاینی بە هەموو سێکتەرەکانیەوە بە هەموو ناوەندە ئاینەکانەوە چوزانم سیاسیە با بڵێن ئەو سیاسیانی کە ئێسا خۆیان بێلایەن نمایشەکەن ئەو کۆمپانیا و ڕێخ ینی ئەمانە هەمویان غایب نین هەمویان کەم تەرخەمن من هەر خۆمیشێکم لەوانەیە کە بیرم کردەوە کە کتێب نووسی کتێب دنیا ڕزگار ناکەم بە تەنیش کتێبەکەمەوە توانم شتێکی تر بکەم کە ئاوکاریکم ینی هەمومان ناتوانین شتێکی بچوو بکەین کەس نییە بڵێ ناتوانم هیچ بکەم شتێکی بچوو گەرەتوانی بکەین من ئەم کلتورەم لای خۆم ئەو کلتورەم شکان کە لە ماڵەوە دانیشم و لە سوید بەس کتێب نووسم بینێنمەوە بە سلێمانی چاپ بێ بینم کردەوە خۆم فیزیایە توانم بچم ئیش بکەم جاوە بۆ هەموو سێکتەرەکانی کێش ئەزانی بۆ محامی بۆ ئەندازیات بۆ دکتۆرە بە ڕێزەکان کاکە خەڵکی مناڵەکەی نەخۆشە ئەزانی یعنی پارەیشی بۆ قەرزکە گە دزی کردووە بێ مناڵەکەی بەرێ بۆ تۆ ڕۆحیەتی بەرز بێ الحەمدولیلا باشیش خەڵکی هەیە تۆ ڕۆحیەتی بەرز بێ پارەی ئەیادەکە بکە بە نیوە کاکە ئەو چۆ قەرزی کردو مناڵەکەی نەخۆش ئەنێگە دزیش بکە خۆ بێ بۆ دکتۆر ئەم ڕۆحیەتە دابەزیوە و سیستەمێک لە پشتێتی کە سیستەمێکی فەسادی ناعادیلانەی دەوڵەتداری بۆ بۆیە خەڵکەکەوە بزن بوو ئێستا بێم ڕۆحیەتە چاکەیتەوە خۆ 10 ساڵی تر زەلان مەسە چا دەکەوێت کەس بەلای ڕاقی نە بەسەری تۆ بێم چاکەیتەوە لە وڵاتێکی پێشکەوتوی وەکو سویدەکەی جەنابەکە تیاژەی ڕەنگە حکومەت ولایانی پەیوەندیدار ئەگەر زەلامێکیش بکوێ مناڵێکیش بکوێ و بێ بە ساحەبی بەڵام لێرە کولتورەکە بگاتە و شوێنەی مناڵێک لەویا بکوێ کەس لای لێ نەکاتەوە ئێستا هەر شتێکیش دروست بۆ ژیارخان ینی تەسەورکە حاڵەتێک دروست بووە ینی من لێرەوە سوکە ڕەخنەیەک لە بەشێک لە ڕێکخراوەکانە گرم ماوەیەک ئەچوویتە هەر شوێنێک پۆستەرێکگەڵ واسرا بوو بە عەمودێکەوە تکایە هاوکاریە مناڵانە مەکە تکایە نازانم وا مەکە تکایە وا ئەگەرم پاری کە تۆی تێ درێژە بە سوالکردنی ئەم مناڵایی ڕەنگە ئەمە لە ڕووی عیلمیەوە کاکتوانە ئەساسێکی هەبێت بەڵام لە کۆتاییە ئەم مناڵە قوربانیە لەسەر جادەکەی دەسی تەزیوە یعنی یارمەتی ئەی هەروەی یارمەتی نای هەروەی یعنی خەڵک کەوتۆتە گومانێکی گەورەشەوە کە ئەمانە ئایا بەڕاستی فەقیرن یعنی خەڵک وای لێ هاتووە جاری وایە من لەگەڵ برادەرا بووم شتێکم چوزانم شتێکم ماوە بۆ مناڵە کابرا لێم تووڕە بوو تۆ بواکەی کاکە ئەمە وا توای لەکەی کامەم سوالە بەردەوام کە و نازام کاکە دڵێ بێ بە ئاو چۆن ینی چۆن ئەمە نەکەیت چیتان کردووە بۆی کە ئەم بەرچاوڕوونی خەڵک ینی خەڵک ینی ڕوئایەکی ڕوونی هەبێ بۆمە ئەمانە فەقیرن بەکارهێنراون بەکارهێنرن یعنی هیچ سپۆتێکی تەلەڤیزۆنی ینی لە ڕووی میدیاییەوە ئێوەکو پێویست نین بەڕاستی ڕەنگە پشتگیری نەکرێن چوزانم ینی کەم تا زۆر من
ئەتوانم بڵێم لە ساڵی ڕابردووە تەنها بەرنمەیەکیش ئەگەر ساڵێک بنمونەوە بگرین تاکە بەرنمەیەکیش لەسەر ئەم بابەتە نەکراوە ینی بۆ منە میدیا بۆنە ئێوەمانان وا ئەبین دێکە خەمساردن لە مۆزوع بەڵێ بەڕاستی کاک دەرۆن ئێمە خەمسار نین لەم بابەتە بەڵام پێویستمان بە دەستگیرۆی هەیە پێویستمان بە هاوکاری هەموو لایەنەکان هەیە با بڵێن با بەڕێبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی سلێمانی لە بەیانیەوە وعد لە بەیانیەوە باشە ئێمە هاوکاریانە بین ئەو مەسەلەن کەرەسانەی کە پێویستە بۆ ئەم کارە ئێمە بۆیان ئامادە ئاکەین بزانە لە ماوەی مانێکە ئێمە سەیتەرە ناکەین بەسەر ئەو مناڵانەیە کە لەسەر جادەکان و لەسەر شقامەکان سواڵەکەن دەن بیلەوە کەرۆکەرە و 400 مناڵە قسەکە پێ بڕمژات وەریان گرین بیبین بۆ خانەکان ئیخۆ خانەکان نایگرێت خۆی ئەوەش خانەیە هەمووی پڕە لە خانە سیستمی هەیە کارشوانە ئازانێ وەنیە خانە جیاوازە لەم کەیسە باوەڕ کە تێکەڵ یەکەن شتەکان یعنی کێشەی من چییە کێشەی منەوەی خەڵکەکەم پێ حاڵی ناکرێت کۆمەڵگەم پێ حاڵی ناکرێت بڵێم کاکە خانە شوێنی مناڵی بێدایک و باوکە شوێنی مناڵێکە کە دایک و باوکی نەبێت یان مەسەلەن بە قەراری دادوەر ئەم دایک و باوکە دابڕابێتن لە مناڵە ئیتر هەر هۆکارێ بێ خانە جیاوازە تۆ بە من ئەڵی ئەو مناڵە لەسەر شەقامەکەی من وەزیری کاروباری کۆمەڵایەتی ڕاستە و خۆش شەوانە پەیوەندیمان پێواکە ئەدەی خێرا بڕۆن بۆ جادەی فلانە شوێن مناڵێک لە بیایە بیبنە ناوخانە یعنی زۆر بە خەمی ئەم بابەتەوەیە باوەڕ کە بێلانەیەک هەر کەیسێک بێ کەم ئەندام بێ بەردەوام پێمانەڵێ بڕۆن بێنن بەردەوام بیریانە خەمەوە ئەڵم باوەڕکەن ئەمە ئیشی ئێمە نییە ئێمە خانەمانەیە و دایانگەمانەیە ئەمانە بەخێوەکەین بەڵام لە پاڵ ئەم ئیشەی خۆمانە چیمان کردووە لەبەرەوەی ئەم فەراغە ئیداریە هەیە لەبەرەوەی کەیسی بێلانە یان کەیسی حاڵەتێک کە چارەسەری مەسەلەن پێویستی بە چارەسەری دەرونیە یان کەیسێکی دەرونی شوێنی نییە مەجبور خانەکان بۆ بچی تۆ مناڵێک کە لە شەقام بەخێوی کردبێ بەداخەوە کەواڵم مناڵێک شەقام پەروەردەی کردبێ زۆر جیاوازە لە مناڵێک کە لە ماڵێکا گەورە بوو بێ خانەکان ئێمە سیستمی هەیە مناڵە چێ بۆ مەکتەبتیایە مناڵ پەروەرداکرێ مناڵ لە هاوی ناچێتە دەوراتەوانێ دەوراتە بینێ یعنی زۆر ئیش لەسەر مناڵی خانەکان کراوە کە بە جۆرێک پەروەردە بکرێن کە سوودێکیان هەبێ بۆ کۆمەلگا تۆ مناڵێکی شەقام ئەهێنی تێکەڵی خانەکەیەکەی ئەنوا و ئەشکاڵ شت ئەزانێ بەڕاستی یعنی تۆ مناڵی شەقام خۆی بە مناڵ نازانێ بە تۆڵە پێم نەڵی مناڵم تۆ ئەیهێنیتە ناو خانی مناڵانەوە خانی مناڵان بەجارێ مەسەلەن 6 مناڵی تایە تو ئەوێ شتێگەی لەبەرەوە ئەمە پێویستی بە کەرەسەی زۆرە یعنی کەرەسەیەک چۆن مەسەلەن لە بیناوە هاوکاریمانکە چوار دیوارەکە نییە زۆر کۆمەڵایەتیە بووی تێکەڵ ببن باوەڕ کە کارەکە زۆر لەوە قورسترە کە من و تۆ ئەمڕۆ بیبینین لەویان مناڵێک سواڵەکە تۆ بڵی ئەدی بەڕێبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی بۆ ئەو مناڵە هەڵناگریتەوە بیبیتەوە خانەکان ئەی بەم بەس باوەڕ کە زۆر قورسە بەم شێوەیە نییە کە خەڵک تەماشایەکە لەبەرەوە ئێمە من ئێستاش ئەمە دووبارە ئەەکەمەوە ئێمە زۆرمان پێ خۆشە کە لەسەرم کەیسە کارمان کردووە و بەردەوامی شەبین و کۆڵیش ناین لەگەڵ ئەوەی کە کەرەسە نییە چونکە ئێمە وەزیری کاروباری کۆمەڵایەتی بە هەموو شێوەیەک لە پشتمانە بۆ کەیسی بێلانە بۆ مناڵێک کە لەسەر جادە ئیشەکە بەردەوام پێمانەڵێ ئەڵێ ئەبێت ئێوە چاوتان لەمانە بێ بەردەوام خۆی ئەمان نێرێ یعنی لیژنە دەرکەن بڕۆن بە فلانە شوێن هەز ناکەیت کاکتوانە هەز ناکەی بابەتەکە وردە لەوە ئەچێت یعنی هەستەکەی سیستم لەم بابەتا غایبە بە عەتف و بە حەنان و بە سۆز و بەم شێوەیە کار ئەکرێ لە ئێستاە من مناڵێک لەویا ئەبینم جەناب تەناسم تەلەفۆنێکی بۆکەم ژیار خاندخوا مناڵێک لەویا هەیە تۆش بە تەکلیفی شخصی من چون کاکتوانە ئەم شتە پێویستی بە سیستمێکی گەورە نییە سیستمێکی چاکسازی کە ئەم شتە بە سیستم بکرێ ئەم شتە لە سەدەقە و خێر و بێری خەڵک بێتە دەرەوە ئەو مناڵی کە توانە ئەی بینێ و جەنابتی بینێ و جەنابی وەزیرەی بینێ ئەی ئەو مناڵانی کە نابینرێن کاکە یعنی ژمارەیەک هەیە شتێک هەیە بۆ ئەم بابەتە بۆ نمونە بۆ خەڵک کاتێک کە مناڵێکە بینێ کە شتێکە بینێ بە جۆرێک لە جۆرەکانی استیغلال ئەکرێ بە جۆرێک لە جۆرەکان ئێستا من کەم تا زۆر لەگەڵ تیمەکە خەریکیەوە بووین کە ئەڵێن عەلا ئاساس 56 بەیانی پاسێجێت لای مزگەوتی گەورەی شاری سلەیمانی مناڵەکان داگرێ بڵاویانەکاتەوە ئیشان پێکا و دواتریان باتەوە چەند ڕۆژێک ئێمە مراقبەی ئەم حاڵەتەمان کرد بەڕاستی نەمان بینی بەلایانی پۆلیسمان و تۆ پۆلیس کەم تا زۆر بەڵگەیەکی وای لانیە ئەویش ئەڵێ ئێمە بیستمانە ژمارەیەک هەیە لای ئێوە بۆ نمونە ئەم ژمارەیە کاتێک کە کەسێک بینی ڕەنگە ئێمە لەم بەرنامەیەم ژمارەیان نووسین کەسێک بناڵێکە بینە کە ئیستیغلالەکرێ بە جۆرێک جۆرەکان مامەڵەیەکی خراپی لەگەڵاکرێ ڕەنگە لە هەر یەکێکمان چاوی تیشتر بێ شەشی بەیانیە کرێکارێکە پەیوەندی بکات ژماری سار ژماریی وا دەرتان هەیە کاک دەروون نزیکی 2 هەفتەیە
ژمارەکانمان بڵاو کردوێتەوە ئەوان تەنها ئەتوانن پەیوەندیکەن بە ژمارەسەوە مەسەلەن JCC ئاگادارکەنەوە هۆبەی پۆلیسی ناوجەوانان فریاکەوتن هەر شوێنێک ئاگادارەکەنەوە ئاگاداریکەنەوە لەبەر ئەوەی ئەو لایەنانە کە ئاگاداریانەکەنەوە ئەزانن کە ماڵی مناڵان هەیە و ئەزانن کە ئەبێت ئەمە بهێندێ بۆ بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی ژمارەیەکی خۆتان نییە ئێمە ژماری خۆشمان لەم 2 هەفتەیە بڵاو کردەوانێ هەر پەیوەندیانە کرد بە خۆمانەوە کاتێکە کەیسێکی بێلانەیان مناڵە بوو ژمارەکەمان پێ بڵێ لە بەسی جی ئەینووسین دواتر بیە بەخۆم بۆی کە هەر لەسەر شاشەی وڵی ژمارەکان 3 ژمارەیە حەز ئەەکەی دوایی ئەدەمێ و ئەتوانن لەسەر بەرنامەکە ئەنووسین بۆ ئەو کەیسانی کە مناڵێک ببینی تەحڕوشی پێکریا بە جۆرێک جۆرەکان مامەڵەیەکی خراپی لەگەڵاکرێت ئێوەمانان ئەتوانن بەهانایەوە بچن بەڵام ئەم بەهاناوە چوونە بەهاناوە چوونێکی کاتیە کاک دەرۆن ئێمە هێڵی 116 مناڵانمان هەیە ئەمە هێڵی گەرمە هێڵی 116 مناڵان لە بەکرەجۆیە لەناو بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتیە بەردەوام ئێمە تەوعیە ئەین لە ڕێگەی مەکتەبەکانەوە ئەچینە ئەوێ پێیانەڵێن کە ئەم هێڵە هەیە تۆ هەر کاتێک کێشەیەک تەبێ لەگەڵ خێزانەکەشتا یعنی تەنانەت بۆ ئەو مناڵانی کە لەناو مەکتەبەکانیشان پێیانەڵێن تۆ کێشەیەک تەبێ لەگەڵ خێزانەکەتا لەگەڵ باوەژنەکەتا لەگەڵ باوە پیارەکەتا کێشەیەک دەبێت ناتوانانی چارەیەکەی دایکە بۆ چارە ناکا دایکە تێ ناگا زۆر شتی لەم بابەتە کەیس هەیە پێمان وتون کە پەیوەندی بکەن بە هێڵی 116ەوە هێڵی 116 لە ئێستایا زیاد لە 12 توێژەری دەرونی کاری تیاکە بەردەوام هێڵی 116 ئەتوانی خۆ درۆژێک تاقیکەیتەوە تەلەفۆنێکەکەی بۆ هێڵی 116 پێڵی کە کەیسێکی ئاوامەیە کێشەیەکی وام هەیە مناڵەکە خۆی پەیوەندیەکە ئەوانیش هەتا بتوانن بە تەلەفۆن کێشەکەی بۆ چارەسەرەکەن 24 ساعت کارایە نەخێر 24 جاران هەتا وەکو 8 شەو کارا بوو بەڵام ئەوە بە پاڵپشتی ڕێکخراو ئەوە ئەکرا ئەو کاتە ئێستا مناڵپارێزی کوردستان پاڵپشتی مادی ئەکا توێژەری بۆ دابین کردووە نەک پاڵپشتی مادی بۆ بەڕێوەبەرایەتیمان نا بەس توێژەری بۆ دابین کردووە کاکتوانە لە کۆتایی بەرنامەکەین گەشتبینی دۆک و چالاکوان و نووسەرێک بە چاکبوونی ئەم دۆخە لێرە من دایمە یەک تۆز لەولا گەشتبینی و ڕەشبینیەوە ئیشەکەم وەسعەکە خراپە دڵتەزێنە ناخۆشە جەرگمان بۆ سووتێ بەڵام هەمومان بە یەکەوە وەکو ژیاروتی ئەبێ ئیش بکەین ئەم شتە تێپەڕێنین و ئەمە لەم هەیە کە تێپەڕێنین ئەمە لە هەیە باش پێشەوەی دوا قسەم بۆ بکەی پێم بڵێ کە چی بکەین و چۆن ئەم بەرنامەیە بکەین بە میحوەرێک بۆ دەست پێکردن ئیتر لە منەوە لە جەنابتەوە لە هاوڵاتیەکی سەرجادەوە لە هەر کەسێکەوە لە وەزیرەوە لە سەرۆکی حکومەتەوە لە سەرۆکی هێرێمەوە چۆنی دەست پێ زۆر پێم باشە لە پێشا لە حکومەتەوە بیر لەوە بکەرەوە کە ئەم مناڵانە بێنی هەمیان ناتوانین لە دایک و باوکیان بسەنین لە بەروی خانەکان ناتوان وەریان بگرن وەکو ژارخان باسی کرد کێشا بێ مناڵێک سەرجادە بێتە ناو کۆمەڵە مناڵی ترکە بە سیستەمێک ڕۆشتووە تۆ بێ خانووی تازە بینایی تازە دادەی تازە کارمەندی تازە هۆبەی تازە بکەیتەوە بۆ یتوانە مناڵانە وەربگرێت و دەستگای دادوەری بەڕاستی بێتە سەر خەت بۆ لێسەندنی ئەم مناڵانەوە من نمونەیەکم بینی لە قایمقامەتی سلێمانی باوکو دایک هەیە خەڵکی باشووری عێراقن 5 جار تەعهود پەیماننامەیان لە دادگا پێبڕ کراوەتەوە کە جاریش کە مناڵەکە نانێرن دیسان هەرەی نێرنەوە بەڵام ئێشتا حاکم ناتوانێت بیانگرێت یعنی بۆشایی یاساییشمانەیە زۆر گرنگە دەستگای دادوەری بێتە سەر دایمە لێرە لە عێراق کاچێتە دادگای تر موعقەد دەبێت وشەکە ئەم بابەتە پێویستی بە عیلاجی زۆر سەریعە ینی داواکاری گشتیە ڕئیسی محکەمەی خۆچەی سلێمانیە هەولێر قەرارە ئەو مناڵانە وەربگرن تەواو ینی خۆمە لە بەرژەوەندی گشتی خۆ مناڵانەیە من نایبێت بۆ خۆمان مناڵە لای حکومەتە زۆر بە سەریعی حکومەت ئەم خانانە بکاتەوە و لەناو ئەوانە دەست بکەین بە تەوعی ئەم مناڵانە فێری زمانیان بکەین فێری هونەریان بکەین ووا بکەین قەتعیە نێڵین مناڵ لەسەر جادە بێ و بە بەردەوامی چەند مانگێک دەستگای تەنفیزی پۆلیس لەسەر جادە بنێڵن پێ دوایە من با تۆزێ ورتریشی بکەم و ئەمە شمەر بۆ بکە بە دوا قسە پێ دوایە ئەم مناڵانە یعنی برادێک قسەیەکی جوانی کرد ینی تۆ سەیرەکەی ڕۆژێکە توی ڕۆژێک بۆ خۆت بیتە دەرەوە چوزانم گۆرانیەکی خۆشە لە ناو سارەکە لێیاوە چوزانم بە هەر جۆرێک لە جۆرەکان بەڵام کە ئاواکە مناڵێک تەقەیەک لە جامەکەت هەیە هەموو خەوەکەی ئەو ڕۆژە وێنێتەوە ژێر سفر ینی ئەگەر من فەرمانبەرێک بم ئەگەر من کارمەندێک بم هەر ئیشێک بم ینی تەواوی ئەو ڕۆژەم بەو داخەوە بەڕێیەکەم ینی پێدوانی ئەم بابەتە ئازارێک نییە هەر لە ناو دڵی ئەم مناڵا بێ ئازارێکە کە ڕۆژانە شەیرەکرێ ڕۆژانە ئەبەخشێتەوە و پەیوەندی بە مەزاجی کۆمەڵایەتیەوە هەیە وایە دەرون تۆ زانانی منیش و ژیاریش و تۆش کە لەم بەرنمەیان ناتوین بە خەڵک بڵین ناسکانە لەسەر تەلەڤیزیۆن بەخوا ئەمە دیایدێکی ناشارستان من نازانم ناشارستانی چیە ئەمە دیایدێکی ناخلاقیە نائینسانیە وجدانی ئێمە عزیێتە خوا بە بەردەوامی ئەمە تایە برینارە بێت
و فەلسفەی ئیشەکە لای ئەوان ئەوەیە کە لەسەر سۆزڕاکێشانی تۆ لەسەر ڕاحمکردن ئیشەکە ئەبێ ئەمە تێپەڕێنێ ئەبێ ئەم مناڵانە لەسەر جادا نەمێنێت یعنی بێ وعد بین 4 مانگە 5 مانگە حکوومەتی خۆجێیە محافظە وەزیرە نازانم چییە بێتە سەرخەت ینی بەسە مناڵی ڕق ببێتەوە حیامانە چێت 1 ملیۆن خەڵکی شارەکە هەفتەی ناتوانێت بخێت ڕقە بێتەوە کاک دەسەکانە خۆش دو قسم بۆ کەژیاخە کاک دەروون من پێم وایە کارکردنی مناڵان ئەوە دۆزەخێکە بەردەوامە بێ و هەموو هەوڵەکانمان بخەینەگەر بۆ ئەوەی کە ئەمە بن بڕکەین من زۆر یعنی بەڕاستی بەلامەوە لە ئەوەلیاتی کارەکانی ئێمەیە وەکو حکوومەت بەڵام پێم باشە ئێمە هەر نەڵێن دایک و باوەک ئەو غەدرەش زۆر نەکەین بەڕاستی لە دایک و باوەک بگەڕینەوە بۆ ئەو هۆکارانی چی وای کرد لەم دایک و باوکە ڕێگە با کە مناڵێکی 13 ساڵان 12 ساڵان 4 ساڵان بخاتە سەر جادە کاری پێ بکە گرنگ ئەوەیە ئێمە بتوانین لە پێش ئەو هۆکارانە چارەسەرکەین کەیس مانجمنتکەین بۆ ئەو مناڵانە دواتر بچینە سەر جێبەجێکردنی یاسای قەدەغەکردنی کارکردن بۆ مناڵ ئەمە لە هەموو شتێک گرنگترە بەلامەکانی خۆش بەس لە کۆتایی ئاڵێم هەر ئەم ڕاستەڕێی کە ئێمە ئەم بەرنامەی تیاکەین لەسەر یەکێک لە شارەکانی شاری سلەیمانیە هەر لەم چواردەورە بەبێ مبالەغە ئەتوانم بڵێم زیاتر لە 1000 ئەپارتمانی گەورە هەیە بینای گەورە هەیە ئوتێلی گەورە هەیە کە تیانە لە 500 مەترایە کەسیشی تیا ناژی خەڵک وای کردووە بۆ ژیانی خۆی ئەم هەموو ئەپارتمانە دروستکە بەڵام بەڕاستی حیفە بەڕاستی ئایبێ بەڕاستی شوورەیە کە 4 دیواری ئاوا ئەمان نییە بۆ ئەو مناڵانی کە لەسەر جادن هیوادارم شتێکمان کرد بێ ئێمە دەسەکەین بەم بابەتە و بە بەردامەیە کۆتایی پێناهێنین بە هیمەتی ئێوەمانان بە هیمەتی نووسەرە جدیەکان بە هیمەتی خانمانی وەکو ژیارخان دوور لە پۆستە حکوومیەکەی دەسەخینە ناو دەستیەک و بەردەوامە بین تا ئیشەڵاوا ئەەکەین لە ئایندەیەکی زۆر نزیکە ئەو خەمە گەورەی ئەم وڵاتە ساڕێژ بێت هیوادارم شتێکمان کرد بێ خواف